سانە بەردەوامە بین دەستەکەین بە قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتی یەکەم یاخۆتەوەری یەکەمی بەرنامەی بانی کورسانی و سیام ڕۆمان نزیکە بینەوە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەپێی هەموو ئەو پلان و بەرنامانەی کە دانراوە ئەو کۆبوونەوەی کە کراون ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی نوێنەران لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە سەرۆکایەتی کۆمار کە بڕیاری لێدراوە تا ئێستاوەیە کە 11/11/2025 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە تەواوی عێراقدا بەڕێوە دەچێت. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش بەردەوام لە ئامادەکاریدا و بەردەوام هەوڵەکانی چڕتر کردوێتەوە بۆ ئەوەی بتوانێت کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێت. ساڵانە کە هەڵبژاردنەکان ئەنجام دەدرێت دوای هەڵبژاردنەکان لایەنەکان تانە لە ئەنجامی هەڵبژاردنەکانە دەن سربەخۆکان تانی لێدەن باز لەواکرێت کە خڕ و قاتەکرێ کە کاری نایاساییەکرێ خەڵکێ دووجار دەنگەیە ناوی دووبارەیتە. ئەم ساڵ کۆمیسیۆنی باڵا هەموو هەوڵەکانی چڕ کردوێتەوە کە هەموو ئەو گرفتانە یاخود ئەو کێشانەی لە ساڵانی ڕابردووە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە هەبوو گلەی و گازندەی لایەنەکان هەمووی ببڕێت و بتوانرێت لە عێراقا هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام بدات. جا ئەم ساڵ کۆمەڵە گۆڕانکاریشیان کردووە لە شێوازی هەڵبژاردنەکان لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە و بە تایبەتی قسەکردن لەسەر ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە شاری کەرکووک بۆ پێیکە شاری کەرکووک ڕەنگە لە چاو هەموو شارەکانی ترا نەختێک جیاواز بێت زۆری لایەنەکان و نەتەوەکان بەڵەکە لەوێ بوونی هەیە ڕەنگە کارەکانی کۆمیسیۆن لەوێ تۆزێک ئاڵۆسر یا قورستر بێت و بتوانرێت کاری زیاتری تا بکرێ. ئەمڕۆ میوانداری بەڕێز عەلی عەباسمان کردووە و تەبێژی لقی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانایە قسە و گفتوگۆی زیاتری لەگەڵاکەین لەسەر ئەم بابەتانە. کاک عەلی بەخێر بێ خۆشحاڵدار بێ جار بە هەر لەوە دەست پێ بکەین بۆ لە سلێمانی دەمڕۆ ئاگادارین کە خولێکتان هەیە ئەو خولە بەکوێ گەشتو؟ بەڵێ ئێمە کۆمیسیۆنی عێراق بەردەوامی لە تەنظیمی با بڵێن نەدەواتی وەرەشەکە بۆ مۆزەفەکانی کۆمیسیۆنی هەمووی عێراق با بڵێن ئەوە ئێمە ئەوە سێ ڕۆژن لە سلەیمانی دەورەمان هەیە لەسەر ئاعتیمادی مراقبینی منظەماتی بۆ مراقبەی منظەمات و ئیعلامین سێ ڕۆژە بەیانی تەواویەکەن ئینشاءڵڵا. خولەکە لە سلێمانیە لە شارەکانی تریشا هەیە لە خواروی عێراقا؟ هەمووی حالیان لە سلێمانین خۆی جارانی دەورەکانمان لە هەولێرە و سلێمانی بەس ئەوە تقریبان یەک مانگە با بڵێن بە وەجبەیە بە قسمەکانی کۆمیسیۆن هەموویان ئەوە ئێمە ئیمڕۆ ئەوە سێ ڕۆژە شعبەکانی ئیعلام. باشە کاک عەلی بە دیاریکراوی کێنەوانی بەشداری ئەو خولە دەکەن خولەکان چین با بڵین بۆ چاودێریکردنی سەر سندوقەکانە یاخود چێگەرە بەمان بۆ ورترکەیتەوە بۆ با بڵێن مۆظەفی اقتراع ئێمە پێڵێن ئەمانە تەمدید بوو بۆیان خۆی یەک هەشت ئاخر ڕۆژ بوو تەمدیدیان کرد بۆ 5/8 تقدیمی موظفی اقتراع با بڵێن تەمدید بوو بۆیان توانین حتا 5/8 تەقدیمیکەن دوای ئەمە بۆیان دەورایکەن 2 هەفتەیە دەورەیان بە وەجبە با بڵێن ئێمە لە کەرکووک نزیکی 15,000 موظفی اقتراعمان هەیە. باشە کاک عەلی ئەو کارمەنجانەیە خودئانی دەچنە سەر سندوقەکانی دەنگدان و بۆ چاودێریکردنی ئەو بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە تا ئێستا ناوەکانیان هاتووە خۆت بە تەواوی لە ئامادە باشیان و کارەکانیان تەواو کراوە؟ کەی تەواو بێ دوای با بڵێن 5/8 دوای ئەو کاتە تەواو بێ دوای ئەو کاتە قورعە ئەلکترۆنیە بێ مەرکەزیە لە بەغدایە دوایەوە ناوەکان دێن بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردننی محافەزات با بڵێ مەکاتب لقەکان دوای ئێمە بەردەوام هینەکەن بۆیان بە وەجبە دەورە بۆیان کەن بەخش بۆیان. کاک عەلی با بینە سەر کەرکووک تۆزە لەسەر کەرکووک قسە بکەین. بەڵێ ئامادەکاریەکان لە کەرکووک چۆن بەڕێواچە؟ وەڵی
ئێمە بەردەوامی لە ئیشمان با بڵێن ئەی ئیشکالمان نییە حتى ئێستا بەردەوامین لە هەمووی ئیجراعاتمان حتى با بڵێن ڕۆژی 11/11/2025 لە مەوعیدی خۆی هەڵبژاردنەکان ئەی تەجیل نییە ئەی ئیشکالمان نییە حتى ئێستا ئامادەکاریەکان کراون باش کاک عەلی ساڵانی ڕابردوو یاخود هەڵبژاردنەکانی ڕابردوو لە هەولێر و سلێمانیش خەڵکی کەرکووک دەنگیە ئەوانەی کە بڵێن نازەحینن کە لە سلێمانیا لە هەولێر نیشتەجێن ئەم ساڵانە بۆیان هەیە لێرە دەنگبەنیا ئەبێ بگەڕێنەوە بۆ کەرکووک ئێمە لە کەرکووک نیمانە هین تەواو بوو ئەم مەلەفی با بڵێن مهجر و ئەوانەی نازحێکناکان ئەوانە هەمووی تەواو بوو ئەوەی چێ قوتاقەی ناخیبی کەرکووکە دێ لە بێتەوە بۆ کەرکووک کاعلی دەگوترێ لەم هەڵبژاردندا پشت بە پەنجەمۆر نابەسترێ چی گرنگ تێگەی بووی دەنگی خەڵک نەفەوتێ یاخود ئەگەر پشت بە پەنجەمۆر نابەسترێ چی میکانیزمێکی نوێ بەکارهێنرێ کۆمیسیۆن ئەم پتاقەی هەڵبژاردننی ئەلکترۆنی با بڵێن بایۆمەتری ئەوەی تر پێویستی ناکە بۆ حبر ئەمە محەسەنە ئەلکترۆنیان با بڵێن کەسێ ناتوانانی بە جای تر یەکی بە شۆنی تر دەنگ بیدە ئەمە محەسەنە ئەلکترۆنیان دا پەنجەمۆری حفظ بووە بە ئەم کارتە ڕسمی چاویان ڕسمی شکلی کاملە لە سیستەمە محەسەنە ئتر پێویستی ناکە ئەم لە سیستەمە جەدیدەکە سیستەمە تازەکە بەڵێ ئەو شتانی تاکرا باش کاک عەلی لە کەرکووک باز لەوە کرێ کە چەند کاندیدێک ڕسم و وێنە و فۆتۆی خۆیان بڵاو کردوتۆ لە سەر جادەکان ئەمە ڕاستە کراوەشتیوە هەیە ڕاستە بەڵێم بە نظامی حملەی انتخابی کۆمیسیۆن ڕقم 4 بۆ ساڵی 25 لای کۆمیسیۆن با بڵێن ئەمە خەرق نییە لای ئێمە وەکو خەرق حساب ناکرێت حساب ناکە کەونی ڕقمی تەسەلسولی نییە ناوی مرەشەحیش نەنووسراوە هەر ڕسمە یەک عیبارەی نووسراوە نییە ئەمانە ئەمە خەرق نییە لای ئێمە بڵێم لای با بڵێن کە مدیریای بەلەدیای کەرکووک ئەوە خۆیان تر قانونیان هەیە نظامیان هەیە ئەتوانین هەڵێگرین لەسەر نظامی خۆیان تەلەفۆنیان کرد بۆ ئێمە کتابیان نرد ئێمە جوابماندا ئەمە خەرق نییە لای ئێمە هیچ شەکوایەکتان نەبوو لە سەریان نانا کەس شەکۆی نەکردووە تر بەلەدیە خۆی قانونی هەیە نظامی هەیە ئەتوانی هەڵەگری با بڵێنەوە خراپی هینەکان جەزراتی وەسەتیایی کە بە جوانی محافەظە ئەم شتانە تر خۆیان ئیجرائیان وەریان کرد هەڵیان کرد مەجموعی کاتێکتان دیاری کردووە کاک عەلی بووی کە لەکێوە دەتوانن پۆستەرەکانیان هەڵبواستن و کەونە ڕێکلامکردن ئەمە کۆمیسیۆن مەوعیدی هەیە تاریخی هەیە ئەو حتى ئێستا ئیعلان نەبووە خۆی یەک مانگە پێش هەر انتخابات یەک مانگە فترەی ئیعلانات ئەوە ئیعلانە بێ ئەتوانین بە ئەم یەک مانگە 30 ڕۆژە خۆی ئەتوانین ڕسمەکەیان داگرن بە دیسان و من هەر یەمەوە بۆ کەرکووک و ئێوە هەرچنەوە دەرەوە با بینەوە بۆ کەرکووک لە کەرکووک تا ئێستا چەند تەحالوف تەشکیل بووە و چەند کاندید هەیە ئەگەر زانیاریتان هەبێ و چەندی سربەخۆش هەیە لە کەرکووک با بڵێن هینوان هەیە 5 تەحالوفمان هەیە 5 تەحالوف 9 حزبە 7 فەردە مجموعی کاندیدەکان 252 کاندید ئەمە بۆ چەند کورسی بۆ 12 بۆ 12 کورسی کەرکووک باش کورسیش بۆ هینە کۆتای مەسیحەکانە باش کاک عەلی لە کەرکووک ئەو تەحالوفانەی کە پێکات و تەحالوفی کوردیتیا یا هەمویان عەرەب و تورکمان و تورکمان و عەرەبە بەیەکەوە یا بەجیاجیان نا هەیە با بڵێن کاندید هەیە عەرەبە لەگەڵ کورد عینەن عەرەبە لەگەڵ تورکمان مشکلە باشە کاک عەلی منش لە کەرکووک گێمە دەرەوە من ڕۆمە دەرەوە لە کەرکووک و کۆسارم هێنێتەوە نەوە بابەتەکەم لە ماوەی تۆمارکردنی دەنگدەرانی ئەوانەی کە تەمەنیان ئەم بۆ ئەم ساڵ گەشتۆتە تەمەنی دەنگدار هەڵە نەبم 2010 ئەکات چۆن نەتوان بەشداری بکەن پرۆسەکە بەکوێ گەشتووە خۆت با بڵین لە چ ئاستێکدا ئەو کەسانی کە هاتوون خۆیان تۆمار کردو بۆ ئەم ساڵ بۆی بەشداری بکەن لە دەنگدانا
ئێمە با بڵێن 2007 ستا مەشمولین ئەم دەنگدانە لەم انتخاباتە تەختیەمان کرد هەمووی مەکتەبەکان بۆیان تەحدیثی بایۆمەتریمان کردە کولیەکان با بڵێن ئەمانە هەموویان ئێمە بۆیان بایۆمەتری کردمانە هەیە با بڵێن کەمێ ماوە ئەوانەی لە مەکتەب نین ئەمانە مەجموعەیەک مراجعەیان کرد مەجموعەی ماوە ئێمە 105,000 کەس لە کەرکووک تەسجیلی بایۆمەتریمان کرد لە ئەم فترەی تەحدیثی سجلیان باشە تر ئەتوانین دەنگ بیدەن ئەم موالیدی تازەکان چەند بنکەی دەنگدان هەیە چەند ینی مەدارستان ئامادە کردووە لە کەرکووکە کە هاوڵاتی یاخود ئەشخاص بتوانە بێ لەوێ دەنگ بات ئێمە 43 بنکەمان هەیە باشە تقریبا 380 هینمان هەیە مرکزی اقتراع لە 2000 و زیاتر مرکز محطەی اقتراعمان هەیە باش لە محەتەکان چاودێری خۆتانتان هەیە کاک عەلی ئەگەر گرفتێک مەشاکیلێک شتێک ڕووبات لەوێ هیچ تیمێکی تایبەتی شارەزاتان هەیە لە ناو محەتەکانە ئەکید ئێمە کۆمیسیۆن لە هەم با بڵێن لە هەربژاردننی تازە ئیجراعەتی تازای هەیە با بڵێن ئیجراعەتی زیاتری بۆ ئەکەن ئێمە لە هەر محەتە دوو کامرەمان هەیە تازای ئەوە با بڵێن دوو کامێرە ئەم شتە نەکراوە جارەکانی لە انتخاباتی 23 بوو عینەن کراو بوو کامێرەکان ئیتر چاودەرمان هەیە با بڵێن مراقبی منظەماتی مجتمع مەدەنی مراقبی کیاناتی سیاسیە ئێمەش با بڵێن موظفاکانی کۆمیسیۆن عینەن ئیشرافەکەن بۆ هینەکان بۆ محەتەکان هەمووی ئەمە چاودێرە تر نەما ئەی خروقات بێ ئەو کامرەکەش لە بەیانیەوە سعات 6 ئیشەکە حتا نهایەتی اختراع باشە کاکەلی لە دوای ئەوەی کە بە ئەلکترۆنی با بڵێن هاوڵاتیان دەنگ دەدەن بەدەستی جارێکی دیکە لە کەرکووکیش بە هەمان شێوش هەندێک لە شارەکانی ترێنمی کوردستان بەدەستی دوایەوە ئەم دەنگدانە جارێکی دیکە دەبژێرێتەوە یا خودنا ئەوەی خۆی با بڵێن عەدوفەرز یەدەوی ماش هەیە هینیش هەیە با بڵێن ئەلکترۆنی ئەوەی کێ با بڵێن کەم مەحەتەیە ئەگەل با بڵێن شکاتی لەسەری هەیە هینیەکەن عەدوفەرز یەدەوی ینی ئەگەر ئێتراز هەبێت ئینجا بەڵێ بە دەست دەیکەنەوە بەڵێ باش کاک عەلی لە ساڵانی ڕابردوو لە کەرکووک باز لەوە ئەکرا کە منظەمەی چاودێر کەم بوو ئەو منەظەمانەی یاخود ئەو ڕێکخراوانە سنتەرەکان کە چاودێری هەڵبژاردنیانەکەن بۆ ئەم ساڵ چەند منەظەمە چەند ڕێکخراو خۆیان تۆمار کردووە کە هاوکار بن یاخود چاودێری محەتەی دەنگەکان بن ڕۆژ بە انتخاباتی 2023 من تقریبا نزیکی 16,000 باجی مراقبەی بەس لە کەرکووکە بەس لە کەرکووک ئەی بۆ ئەڵەن کەم کەم نییە ناوەڵا انتخاباتی 23 زۆر بوو هینەکان مراقبەکان ئەم ساڵش ئینشاءڵڵا زیاتر ئێمە با بڵێن وەرشەکانمان لەسەر هینە لەسەر مراقبی منظەماتی مجتمع مەدەنی ئیجراعاتمان ئاسانتمان کردووە بۆیان ئەوەی کەم منظەمەی ئەتوانی بە ئاسانی تەقدیمی کە تەوەرەگی کارتی مراقبەی ڕۆژی انتخابات باش هەڵبژاردننی پێشوو ئیدارەی کەرکووک ئیدارە کۆنەکە بوو ئێستا ئیدارەیەکی تازەیە و پارێزگارێکی تازەیە و محافزێکی تازە هەیە پەیوەندی نووسنگەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کەرکووک لەگەڵ ئیداری شارەکەیە چۆنە بۆ ئامادەکاریەکان چۆن هاوکارتانن چۆن پشتیوانی کارەکانتانە بن هیچ جەلەساتێکی ئیجتیماعی کراوە لە نێوان ئێوە و ئەوانە با کراوە ئێمە لە کەرکووک هەمووی دەوائری کەرکووک لەگەڵمان زۆر متساهلن با بڵێن پارێزگاری کەرکووک مەجلیس محافظەی کەرکووک مدیریە شورتە قاد عملیات هەمویان مدیریەی تربیە ئەوە چێ لەگەڵیان با بڵێن مشتەرەکن ئیشمان هەمویان
تسهيل إجراءات بومانا كان أي إشكال مانية حتى استا لأي دائرة لكركوك باشا کاگالی جیاوازی دەبێت دەمە هەڵبژاردن لە چاو هەڵبژاردنەکانی دیکە تا بەڕای بەڕێستان هیچ فەرقێکی دەبێت لە چاو هەڵبژاردنەکانی تردا باڵێن لە چ ڕوویەکەوە ئێمە ئیجراءاتمان باڵێن لە انتخاباتی 2023 چی بزانی هینمان هەیە ئیشکالمان بوو لەم انتخاباتە حەل بوو علاجمان کرد بۆی با بڵێن لە انتخاباتی 2023 پەنجەمۆر تقریبا نزیکی 10,000 کەس پەنجەمۆریان دەرنەچوو ئەوش علاجمان کرد لە انتخاباتە ئینشاءالله ئەو ئیشکالش نەما ینی ئەمساڵ تەسەورەکەن گرفتی پەنجەمۆرتان نەبێت بۆ ئەو کەسانەی ئەو ئەشخاصانی کە دەنگێن ناوە عیلاج بوو ئینشاءالله ئەوە با بڵێن تحدیثی جیهازەکەمان کرد بۆی کامیرا ئیضافمان کرد ئیضافەی کامیرای ئەوەی چێ پەنجەمۆری دەرناچێ بە کامیرای ڕسمی ئەگرێت لەگەڵ مطابقەی کرد لەگەڵ ڕسمەکەی باشە کاکالی ئەم بابەتە ئەلکترۆنیانە سیقیان یەجاریوە لە کار دەکەون جام دەبێت یا شتێک لەم بابەتە پێشەوە چێکی ئەو جیهازانەتان کردوێتەوە کە بە تاوی لی دڵنیابن ئەتوانێت کارەکان بەڕێوە بەرێت ناڵێم چی ئیشکالمان بوو لە انتخاباتی هەمووی حەل بوو ئینشاءالله ئەم انتخاباتە نەزیهە و شەفافە با بڵێن بەرامبەری چاوداری ئیعلامیەکان منظەماتی مجتەمع مەدەنی محەلی و دووەلی بەرامبەر با بڵێن مراقبی کیاناتی سیاسیەش ئەمە هەمووی لە بەرامبەر خۆیانی ئەم کامرانەش لە بەیانەوە ئیشەکە حتى نهایەتی اقتراع يعني صوت وصورة تسجيل صوت وصورة تسجيل بس هاوڵاتی دڵنیە لەوەی کە دەنگەیات دەنگەکەی ئاشکرا نابێ بەس ئەوە با بڵێن کابینەکە بەس کابینەکە دەرناچی لە هین لە کامێرەکە باش کاک عەلی چاودێرەکان چاودێرە کوردەکان ئەوانەی کە کۆمیسیۆن لە پێش هەڵبژاردنەکانە دایانە مەزرێنەوە گرێبەستیان لەگەڵاکە لە کەرکووک ئەمە تاو بووە یا هێشتا گرێبەستی ئەم کارمەندانە ماوە نا هەمووی ئیشکالمان لە کەرکووک نییە هەمووی تەواو بووە با بڵێن دەوراتان بۆ کردوونەتەوە چۆن دەوراتان بۆ کردوونەتەوە کە ئاگە شارەزای پرۆسەکە بن نا ئێستا ئێمە لە دەوراتین با بڵێن مۆزەفاکانی کۆمیسیۆن ئێمە تەواوەکەن دەورەکەمان تر هەر قسم هەر شعبە بەردەوامەکە دەورەی با بڵێن ئێمە بۆ چاوداری هینی منظەماتێکان قسمی تدریبمان هەیە بۆ مۆظەفی اقتراعەکان یعنی تر ئێمە دوایی ئەچین بۆ ئیشەکەمان خۆی بەردەوامەکەن باشە لەم خولەدا کاکالی پراکتیکە یاخود تەنها بە نەزەری خولەکە کراوەتەوە یاخود پراکتیک دەکەن با بڵێن ئەلکترۆنیەن بەڵێ بەڵێ ئیتر ئەم هەڵبژاردنە با بڵێن تەقدیمی کیانات تەقدیمی هینەکان منظەماتی مجتەمع ئەمە هەمووی ئەلکترۆنیە بێتر نەما بە وەرەقی تەقدیمیکەن ئەوە چیە مراقەبەی گەرەکە ئەوە چیە تەقدیمی مرەشەحێکەن ئەمانە هەمووی ئەلکترۆنی بین باش کاک عەلی تاکەی یاخود کۆتایی پێ هاتووە کە کیاناتەکان یا تەحالوفەکان سربەخۆکان بێن کەسی تازە بێت ناوی خۆی تۆمار بکە خۆی تەسجیل بکە خۆی سەجل بکات بۆی بەشدار بێت لە هەڵبژاردنەوە ئەوە کۆتایی پێ هاتووە نانە تەواو ئەوە کۆتایی نهایەتی ئەوە ئیتر ڕۆژی سەبت 9/8 ئیجرای قورعە بۆیانەکەن ئیجرای قورعە بۆ ڕقم تەسجیلی ڕقەمەکە لە دوای تەسجیلی ڕقەمەکان ئیتر کاندی دەتوانێت بانگەشە بکات نا حتى کۆمیسیۆن خۆی تاریخی محددی هەیە ئیعلانیەکەن ئەتوانی دوای ئەم تاریخە با بڵێن ئیعلانەکەن بە ئیعلاناتی باش هیچ لە ڕابردوو لە هەڵبژاردننی ڕابردوو ئەو خڕوقاتانە یاخود ئەو شەکوانەی کە کراوە کۆمیسیۆن تا چەند بە دوایە ڕۆشتووە یعنی کیانەکان دڵنیان لەوەی کە کۆمیسیۆن بە دوواداچوون بۆ ئەم خڕوقاتانە بۆ ئەم شەکوانەکە ئێمە لە بەغدا لژنەی ڕستی مرکزیمان هەیە لە مەکاتیبی محافظاتی لژنەی فەرعیمان هەیە عینە ئەوەی چێ لەسەری خروقاتی هەیە
حسب نظام حملات انتخابي غرامي مالي تيايا غرامي بابلين عقوباتي قانوني أجر بابلين حسب نوع الخروقات أو خروقاتي جورية حتى دي استبعادي كان لأم انتخابات. چەند تۆمارکرا ساڵی لە هەڵبژارنەکەی پێشوە چەند خڕۆقات تۆمارکراوە تەجیل حتى ئێستا نەهاتووە بۆمان با بڵێن لوژنەکەش نەیدیوە با بڵێن ئەم ڕسمانەیە ئەوی ڕابردووەڵن هەڵبژارنی 2023 وەڵاهی زۆر بوو زۆر بوو هەیە حزب 40 ملیۆن لەسەری دەرچوو هین غەرامە ئەوەی تەبلیغیانەکەن 3 ڕۆژ مەجالیان هەیە هەڵێگرن ئەگەڵ هەڵی ناگرن غەرامە دەرچوین حالی عباس وتەبێژی لەخی کەرکووکی کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق سوپاسکان بانێ لەگەڵمان.